من حیدر محمدی سازنده دفتر سنتی و اصیل فوتی کردستانم که ام شغل و حرفه دفترسازی سنتی لباوا و باپیران و اجداد امو گیسه پله پله گیسه امش. حیدر به وزن آماده سیتر وقتیه. هذه لو تلمي شوفها يبوك سوادنا. خينا تبابك سوادنا. ما مراحل أولية دفترسازی سنتیه لا شیوی یکتیکه استفاده کن برعکس دفع تلقی یا مصنوعی شیوگی یکتیکه دو لایه و سه لایه و چوار لایه و الی آخر نیه یک لایه لا 2 سانتیمتر ضخامتی هست 2 متر طولیه پانیەکەیشی 7 سانتیمترە هەرچی شێ و کۆنەتر بێ لە سازە ئەرزشی فرەترە. دەف خۆشبەختانە سازێکە سنەتی کە جاران فقط مختص بە کوردستان بوو جارجاری لە سراسە ئێران ئەسپادیانە کرد لە کشوەرە تر ئەسپادیانە کرد وەلی وتیان کوردستان پایتەخت و مرکزی جیهانیە دەفە وەلی ئیمڕۆژە خۆشبەختانە لە تەواو نقاتی دنیاوە لە دەف ئیسپاداکەن. دێ ئەمە هەرە ڕەوشە سنەتی ئیسپاداکەن خەتەکە کێشاتین بە هەڕێکەوە هیواشی ئەوێندی لە نقطەیەکە و بەرەو ئەو لە بڕشێکی لێ ئەوێن. من لە شۆن ئەم خەتکەشیە کە ئەمە دەرهات کەمێک چاڵۆچۆڵی هەست ناهەمواری هەلقەی ئەم کنار دەفە و پێژن خەتکەشی شی دانیشێمە ڕەنە دەسیە کامڵەن سافیەکەین. ئەم مەرحەلەی ئاوازە دەفەشی قسمەتێکی شیبی بێت قسمەتێکیژی بۆ جێ پۆنسەکەی یا گوڵمێخە من ناومیاسە حەنجەرەی دەف واقعاً ئەو قسمەت سەعادەهی دەفە لەم شیبە و تێتەوە لەم قسمەتە شیبە و کە حاڵەتی شیبی هەست تراوە تەخت نییە لە حاڵەت عادیە تەختەمە تەختەشی لەو تەختایە خارجی کردن بێتە حاڵەتی شیبێ پێژن ئاوازەی دەف سماتە سافیەکەین مەرحەلەی سماتە کە ئەو ئاوازە کامڵەن ساف و یەکنەواز بێت ئەنجام بدەین. مە قسمەت شەستیە دەفە لە شوێن ئاوازە و سماتە نەوازەندە تێ ئەم دەفە هەڵەگری لێ ئیسپاداکەوە دەست چەپە بەخاترەوە یەکی لە مهمترین قسمەتێ لێکە کە هەر وەک ماشین چۆن فەرمانی هەست ئەم دەفەژە فەرمانەسەی ئەم قسمەت شەستیەسە.
پیسەکەمان ناوێت ئەری بە دایخی ئەمەی ساما دەستشکی زووکە ئەم دانەکی ئامادەست ئەمە یەتیاوێن هیچ فەرقی ناکە ئەمەوە ئەسەری خۆتیە کوردستانم کە ئەم شۆ تو ئامادەست؟ ئەمادەست ئەمە